سڵاو ئەم کاتتان باش هیوادارم ساغ و سەلامەت و تەندروست بن. وردە وردە بەهاریش کۆتایی پێ هاتوو بەرەو هاوین دەڕۆین، بەڵام ئەوەی کە دەمێنێتەوە جەستەیەکی ساغ و سەلامەت و تەندروستە، هەرچەند ڕەنگە بە پێی وەرز هەندێ جوڵی وەرزشی بگۆڕدرێت، ئاگامان لە گەرما و گڕە بێت بە تایبەت لەم وەرزەدا کە بەرەو بێ ئاوی و بەرەو وشکە ساڵی شتیوا دەچین. هیوادارم وەرزش تووشی وشکە ساڵی نەبێت. ئەمڕۆ باس لە وەرزشێک دەکەین کە وەرزشی پاڵەوانی ئەفسانەیەی محەممەد عەلی کلایە، ڕێک وەکو ئەو، ینی هیچ جیاوازێکی تێدا نیە، چونکە زۆر نمونەی بۆکسێنمان هەیە، کیک بۆکسینگ هەیە، بۆکس هەیە و زۆر شتی تر، کاراتی و تێکواندۆ ئەوانە. دەمێوەڕۆ باس لە ئاست و توانایی یاریزانانی کورد لە وەرزشی بۆکسێن بکەین، ڕێک ئەو وەرزشەی کە محەممەد عەلی کلای تێدا بوو بە پاڵەوان. میوانی ئەم بەرنامەمان پاڵەوان کەیوان سەید ئەحمەدی، ڕاهێنەر و پاڵەوانی بۆکسێنە. لە ناوەکەیەوە دیارە خەڵکی باشوور نییە، بەڵام لە باشوور دەژیت، ڕێک وەکو من. بەخێر بێ کاکەوان، ئەحواڵت چۆنی باشی؟ بڕێک وەرە پێش با دەنگت بە باشی بێت، هەروە بزانە بۆ مایک کە قسە دەکەی، بۆ قسە ناکەی. بە ئەسڵ خەڵکی کوێی باسی ئەوم بۆ بکای لەکەیەوە دەست بە وەرزش کرد، چۆن بوو چوویە بۆکسێن و دواتر دەچێنە ناو پرسیارەکە. زۆر چاکە. بەخێراتنی جەنابیش دەکەم. من کەیوان سەید ئەحمەدی، خەڵکی شارە جوانەکەی مەهاباتم، بەڵێ ڕاهێنەر و یاریزانی یاری ملاکمە، یعنی هەمان بۆکسینگ مشتەکۆڵی کە پێ دەڵێن بە کوردی. نزیکەی 15-16 ساڵە ئەم ئەو یاریەی دەکەم. 15-16 ساڵە ئەو یاریە چۆن بوو کوێ ئەم وەرزشت هەڵبژار لە کاتێکدا لە مەهاباد بخۆت باش دەزانی زۆران بازی ئاستێکی زۆر جوان و باشی هەیە، وەرزشی بالەی باشی هەیە، کۆمەڵێک وەرزشی تۆپی پێیەکەی زۆر زۆر باشە، چۆن بوو کوێ ناو بۆکسین کەسێک هەبوو هانی دایاوەی کە لە ڕاستیدا من هەل لە منداڵیڕە وزەیەکی زۆر زیاد لە حەدم هەبوو، ینی زۆر کەس پێی دەکوتم کە ئەوە ئەو کوڕە جوڵەی پێشفعالی هەیە، یانی نەخۆشی پێشفعالی هەیە، بەخاتیەوەی زۆر وزەیەکی زۆرم هەبوو، پێویستی بە بەتاڵکردنی ئەو وزەی هەبوو، ینی دایکت و باوکتت هەراسان کرد. بەڵێ زۆر لەسەر ئەو بابەتەی پێشفعال بووم. خۆی بابم یاریزانی زۆران باز بوو، زۆر هاین دەدام کە ئەم بۆ لای زۆران بازی بڕۆم و یاری زۆران بازی دەست پێ بکەم. بەڵام باوکردنی باوکرد ناوی باوکم سیدڕەزا سەید ئەحمەدیە. دەبێ بیناسم چونکە ڕەنگە هاوتەمەن ببین لەگەڵ باوکرد ملانەشمان گرت پێ، دەبێ هاوتەمەن بنڵێ. زۆر هاین دەدام بۆ لای یاری زۆران بازی بڕۆم و یاری زۆران بازی لە مەهاباد و شارەکانی ئێرانێ زۆر باشە، وەرزشی یەکەم ئێرانیە وا بڵێ. بەڵام ئەمن هەر حەزم و هیوایەت و ئارزووی یاری مشتەکۆڵم هەبوو. هەر لە من تەمەنی منداڵیڕە یاریەکانی محەممەد عەلی کلای، تایسۆن وەکو سیدی دەچم لە دەرێ لە بازارە پەیدام دەکرد و چاوم لێ دەکرد. دەست خۆش. یەکشت تۆ ڕاز تویە بۆکسێنیاوەی کە پێشتر بۆ نمونە ڕوود لە کاراتی و تایکواندۆ ئەو شتە کرد؟ نا بەداخەوە لە دەورانێکی منداڵیدا کە ئەم زۆرە هیوایەتم ئەو یاریە بوو، دایک و باوکم ڕازی نەبوون کەم ئەو یاریی بەردەوام بم، بەخاتی وەی ڕووم دە یاری تۆپی پێ کرد، بووی بە فوتباڵیست، بوومە یاریزانی تۆپی پێ لە تەمەنی 8 ساڵی. لە تەمەنی 8 ساڵیڕە وردەوە لە شاری بۆکان ڕادەستم پێ کرد، دوای چوومە مەهاباد، دوایکانە بووینە منتەخەبی ئازەربایجانی غەربی، دوایش بۆ شاری تاران و ئوستان لە تۆپی پێدا. بەڵێ یاریزانێکی سەرکەوتوو بوومە باشترین یاریزانی منتەقەی خۆمان، دوایکانە بە عیوانی باشترین یاریزان چوم بۆ تاران، دەناو منتەخەبی تارانشدا بووم، ئێراندا بووم. دوایی چۆن بوو ئەو ڕێچکێت پساند
ینی بربەستەکانت بڕی بە ماڵێت کود بە دایک و باوک من دەبێ بچم بۆ بۆکسێ. کاک محەممەد لە پاشەویە من دیسانەکانە هەر ئیجازان نەدام کە بۆ یارەکانی دیکە بڕۆم یاری تۆپی باڵم تاقی کردەوە دوای باسکت باڵم تاقی کردەوە چەند یاری دیکەم تاقی کردەوە داکوت هەموو یاریەکی بکە بە ئیلا بۆکسی مەکە باشە شتە کۆڵی مەکە. ئێستا با پێت بڵم لە زۆران بازیدا گوێ دەشکێت بڵێ لە یەکێک لە عیبە گەورەکانی زۆران بازی جۆب دەشکێ و پڕ دەبێتەوە. جوانیشە ها پیا دەڵێ لە بۆکسێندا لوت دەشکێت لە کاتێکدا ئێستا کوڕان و کچانی ئێمە بە دوای ئەوەدان لوتیان نەشتەرگەرێکی بۆ بکەن بۆی کە لوتێکی قەڵەمی و جوانیان هەبێ. ئایا بەڕاستی مەترسی هەیە لەسەر لوت بۆ بۆکسێن؟ ئەمن کۆمەڵە یاری وەرزشیم ناتاقی کردەوە زۆر تووشی پێکان بووم. بەڵێ هیچیان یعنی ئەو لەوەتی ئەو 15 ساڵەکە من یاری مشتەکۆڵە دەکەم ئەو مشتەکۆڵەیە هیچ کات ئەمنی تووشی پێکان نەکردو بە ئەندازە یارەکانی دیکە. بەڵام توش بووە ئێستا توش بوومە لوت من واز دەکەم ئێستاگە من دکتۆری نەشتەرگەری بام دەم 4-5 دانە نەشتەرگەری بۆی کە ڕاستی کەوە زیاتر لە تقریبان 7 جاران لوتم شکاوە بەڵام ئەوانە لە بتوڵات نەشکاوە لە تەمرینات شکاوە. ئەمە لە تەمرینەکان زیاتر زۆر خۆمان ئازە دەدەین بۆی کە لە بتوڵەی سەرکەوتوو بین و هیچ ببێت کێشە بتوڵەکەمان تاواکەین. کاکەیوان قەدەر دەبینی جاری وایە واد لێ دەکات زێدی با و با پیر بەجێ بێڵێ جا بەهر هۆکارێک بێ هۆکاری سیاسی بێ هۆکاری ئابووری بێ یاوەکە بەدوای ژیانێکی باشتر دابین. تۆ زێدی با و باپیران بەجێشت لەوێ وەرزشت دەکرد هاتی ئێرە لێرە چۆن خۆت لە ناو بۆکسێنی ئێرەدا دۆزیەوە و چۆنیان پێشوازی لێ کردی؟ بەداخەوە من کە لە یاریزان بووم لە وڵاتی خۆمان کە هاتمە ئێرە وەرزشی مستەکۆڵە ئاوە باخیان پێنەدا و زۆر لە پاشان بوو لە پاش بوو بە زوردە وردە بە ڕۆشنی کاتەکان وردەوردەیدی یاریزان و مدەڕیبی بۆکسینگ و مشتەکۆڵە هات کە هات ئیدی وردەوردە بتوڵات هات ئێمەش بەشدایی بتوڵاتمان کرد وردەوردە زیاتر وەرزشەکەمان باخی پێدرا و بەرەو پێش چوو. کاکەیوان خۆی لە هەموو وڵاتێک وەرزش سەرچاوی بژێوی ژیانە. بەڵێ تۆ یەکێک لەو کوڕە زەحمەت کێشانەی کە ڕۆژانە کار دەکەی ئەو ڕۆژ 2-3 دقەیەک بەدرەنگ کاتی وا بزانم هەر سەبارەت بە کار و پیشە و ئیشەکەت بوو ئەوە جێگای ینی خۆشەویستیەک لە لای من زیاتر دروست دەبێت کە تۆ وەرزش دەکەی ئیش دەکەی کار دەکەی ماڵ و مناڵ بەخێو دەکەی. ئەم پاڵەوانێتیانی کە ئێوە بەشداری دەکەن بەڕاستی هیچی لە ڕووی مادیەوە بۆ ئێوە تێدا هەیە یانە؟ لە ڕووی مادیەوە کاک محەممەد پێش هەموو شتێکی ئەمە ئەو یاریەی کە دەکەین بە خاتری مادی نییە باشە بەڵام دوای وەی کە تۆ لە ئاستێکی باش خۆت نیشاندا تەبعەن دەبێ لە حاڵەتی مادیش شتایەکی بۆمە تێدا بێ چونکە یاریەکە خەرجی هەیە ئەمە تووشی پێکان دەبین جاروبارە کە پێکانمان دەبێ ئەمە لەوانەیە چەند ڕۆژێک نەچینە ئیش مەسرەفی خۆسازکردنی بتوڵەشمان هەیە بە خاتری وەی ئەو بواری مادیەکەی زۆر کەمە بۆ ئەوەی کە ئەمە ئەوەندە زەحمەت زیاتر عشقە حەزە ئارزویە بڵێ بەداخەوە دیسان دەڵم بریاکەی وەرزش بکرێ بە پیشە ئەوەی کە وەرزشوان وەرزش بکات بە فکر و هۆش و هزری لای وەرزشەکە بێت تا ئەوەی کە زیاتر بی لە بژێوی ژیانی بکاتەوە. کاکەیوان ئەم بۆکس چ جیاوازێکی هەیە لەگەڵ کیک بۆکسینگ ینی لێدانەکانی جیاوازە یا هەر شێوازی جلوبەرگەکەی جیاوازە ڕینگەکەی جیاوازە ڕاندەکانی جیاوازن حەز دەکەم بۆم باسی بۆکس بکەی کە لای ئێمە شیرین بێ بەڵکو من و کاکسەر کادیش ئیشاڵڵا 1-2 ڕۆژ دەکە بین بڕک
بە بۆکس لێمان دەی کاک محەممەد یاری بۆکس حەلەبەکەی ینی ڕینگەکەی وەکو یاری کیک بۆکسینگ و موتای وەکو یەکن بەڵام دوو شێوازمان هەیە یاری بە سوورەتی ئاکادمیمان هەیە بە سوورەتی پرۆفیشناڵمان هەیە لە پرۆفیشنال 12 ڕاندا 12 ڕاندی 3 دقەی ینی 12 ڕاندی 6 دقە لێدانی چڕوپڕ بەڵێ بەڵام لە ئاکادمیدا 3 ڕاندی 3 دقەیە 9 دقە بەڵێ کە زۆربەی لە ئینسانە شارەزاکانی دنیا باسییان کردو ئەو 3 دقە یاریە بەرامبەر بە 49 کیلومتر هەڵاتنە یعنی ئەو وزەیە کە لێ دووەردەگرێت ئەو وزەیە کە لێ دووەردەگرێت ئەو زەربانی دڵە کە دەچێتە سەری ئەو زەخت و تحملی کە دەی بیکەی بەرامبەرە بە 49 کیلومتر هەڵاتن یعنی غاردان چ جیاوازێکی دیکە جیاوازێکیشیوە کڵاوان لەسەر نییە ینی جیاوازی دەگەڵ کیک بۆکسینگی ئەوەیە لە ئاکادمیدا دەبێت کڵاو و بیسلا واقعی دەدانمان دەدا زاری دابێ بۆی کە دانەکان بڵێ کەفەیەکشمانە دەستی دەکەین ئەو کەفە تقریبا 150% قووەتی دەستمان خفیف دەکاتەوە یانی نەرم دەکاتەوە لە جیاتیەوەی توندی بکات کەمی دەکات چونکە بە دەستی ڕوتی زۆر خراپترە ئەمە ئەو کەفەی دەستمان دەکەین ئەو دەستکەشی دەستمان دەکەین لە ئاکادمیەکەی ئەی لە پیشەگەرەکەش هەر ئەو جوورێ لە پیشەگەرەکەش هەر مەمنوعە بە دەستی ڕوت ئەتو یاری بکەیت بۆ ئەمە کەفەیەکی ئستانداردی گلۆڤیزی 12 پێ دەڵن دەستکەشی 12 دەست دەکەین بۆی کە خەتەری بۆ بەرامبەرەکەمان بەبێ کڵاو دڵتان دێت ئەوە لی بدەن لەکوێ دەدرێت زیاتر تۆ هەندێک هەیە دەبینی زیاتر جوڵەی هەیە بە پێ سەما دەکات دێ و دەڕوا ئەوانە شێوازی بەرگری کارانەی هەیە تا ڕکابەرەکەی ماندوو دەکات ڕاندی یەکەم دووەم سێم دو دێت یەک دوو بۆکسان دێتدا و تۆ لە کامەیانی ئەمە خۆی یاری بۆکسینگ دوو حاڵەتی هەیە دانسی پێی هەیە یاین بە دانس بە پێەکانی دانس دەکا و تەواوی تەمەرکوزیشی لەسەر وێنەکەوتنە فیسی یاریزین بەرابەرە یعنی کاری بە مەسەلەن هیچ جگایەکی ئەو یاریزای نابێت بەس ئیش لەسەر فیسی دەکا چونگە لە فیس چەند جگایەکی حساسمان هەیە کە یاریزانەکە لە خۆ دەچێ کاکێوان چ لێدانێک فاوڵە ینی لە کوێی دەی فاوڵە و چۆنی لێدەی فاوڵە لێدانی ناو کەف نای ناو دەستەکانمان ئەوە بە لێدانی فاوڵ ینی ئاوا لێ بدەی بەڵێ نیشان بدە بۆ کامێرا لەم بۆ نمونە ناو کەف مەسە ئاوە پێی دەڵێن ناو کەف بەڵێ یا مەسەن پشتە دەست پشتەزیسان مەمنوعە ئەمە تەواوی بۆکسەکەمان بەو ڕووی پێشەی دەستمانە بەڵێ دەبێ ئێرەی و دووچاوێکی و سێ زەربەی عامیشمان هەیە ئاپڕگات هوگ و چەپ و ڕاست من لی تێ نەگەیشتم ئاپڕگات و هوک چەپ و ڕاست کە دەبێت ئەو زەربەی مستەقیم بەڵێ هوکیش کە دەبێتە لە تەنیش ڕادەڕوا و ئاپڕگاتیش لە خوا ڕادێتەوە سەر ینی هەرسێک شێوازشی کێشەی نییە چ ڕاست لێ بدەیت چ لە تەنیش لێ بدەیت چ لە خوارە بەڵێ ئەوانە جای ئەگەر وە چەنەگەی کەوت ئەی وەسەری کەوت خات دەبێت وەسەریش بکە ئێمە ئەوەی تێکەڵاو دەکەین بە شێوازێکی جوان و هوەری یاڕبی لە دموچاوی یاڕبی کەس لەگەڵ ئێوە تێکەڵاو نەبێ زۆربەی ئەمەش دایم تەرکیزمان لەسەر ئەوەیە کە لە شێویلکە یاریزانەکەی بین چونکە بەلاق لێ نادەن لە بەلاق بەهیچ عنوان لێ نادەین بەس لاقمان بۆ دانس و جوڵەی پێ بەکاری دێنین جوانە کاکەیوان یەکێک لە ڕەوشی وەرزشی پێداڵن لە زۆر بەتایبەت ئەو وەرزشانەی کە لێدانی تێدایە گرتن و بەردانەوەی تێدایە یەکێک لە ڕەوشتە وەرزشەکان ئەوەیە کە دەڵێن تۆ بە هیچ شێوەیەک نابێ لە ناو شەقامە لەسەر خەڵکی تاقی بکەیەوە تۆ بۆکسێکی ئێستا ڕەنگە جەنابەت بۆکسێکی لە من بدەی من تا 4-5 ڕۆژان نان و دوی بە بابی خۆم نەخۆم منە یاوی کە پێمەکەنا یاوی کە من بدگرم فەنێکی زۆر ئامبازی بدەمەر بۆ حاڵەتەوە نییە ینی نەکراوە ئایا
ئەو شتە لە ناو بۆکستا تا چەند بوونی هەیە کاک محەممەد ئێمە کە ئەو لە عزەی دەچینە بۆ ڕاهێنانەکانمان لە شوێنی بەڵێ لە شوێنی قاعەکە بە خۆمان دەست دەکەین بە یاریکردن وزەیەکی زۆرمان سرف دەکەین بەڵێ کەمە وزەکەمان سرف کرد بەتاڵ دەبینەوە کە بەتاڵ بووینەوە خودداخدامان کەس کاری پێمان نەبێ چونگێ ئەگەر کاری پێمان بێ ئەمە هیچ لە توانای دفاعکردن لە خۆمان نییە ینی تەوای وزەکەی خۆمان لە قاعی ڕێگە نادە باش شتێکی تر ئێستا وەرشێک پەیدا بووە من بەر لەوەی کە جەنابەت بێ بینیم ئەو زل لە لێدانە بەڵێ بینی تا ڕەنگە تۆ شوێنیان گابرا ڕادەوە سێڕاق زل لە یەکی لێدا ئەو شێوەلا کەشی ئەوە خوار دەبێ و چی ئێوە لە شێوەلاکە دەدەن بەڵێ لە شێولکەی دەین بەز ئاهانەکانە دەوێدا ئەگە ئەو دەستە کە ئاوە نییە دەبێ ئاوە پام بێ ئەگە ئاوی لێ بکە مەمنوعە لە وەرزش لە ورزش بەس ئێوە بە چۆن لێ دەدەن ئەمە هەر دەستمان بۆکس دەکەین یانی شێوازی مستکردنی مە ئاوەیە ئەوە جوان ئاوە خڕ دەبێتەوە باشە ئەوە نایەتە ئێرە ئەوە دێتە ئێرە حاڵی بووم یەک شتی تر خۆی لە شێوازە پیشەگەریانەکەی چەند ڕاندا 12 ڕاندی سێخولەکیە ناکئۆت حەز دەکەم بە زمانێکی وەرشوانانە بۆمان شی بکەوە ناک ئەودا ئاکادێمیشدا هەیە دا پرۆفشناڵشدا هەیە تا هەردوو لایدا زربەی ناکۆتمان هەیە کە بە وەکی دیکەش لە لێرە پێی دەڵێن قازیە بە زمانی عەرەبی بەڵام هەر ناکۆت بە زمانی ئینگلیزیە ناکۆت زربەیەکە کە چەند لەحزەیەک ئەو یاریزانی بەرامبەرنا لە خۆ دەچێ یعنی حاڵەتی شڵەژانی پێوە دیار دەبێ خۆی ناگرێت جا یا بەردەبێتەوە یا حرەکات و جوڵەکانی غیرەتەبیعی دەبێ ینی ئەو لەحزە ینی سەری دەجێژەوە دێت دواتر ئەدی ئەو ژماردنە چییە ئەو لەحزای حەکەمێک لە ناوەندێدا مەوجودە زۆر شارەزایە هەر بە چاولێکردن دەزانێت کە ئەو یاریزانە بە زربەیەکی ناڕەحەتی پێگەشتۆ و هەستی بە بینی نەماوە ئەو لەحزەی یەکسەر یارەکەی دەکاتە ستۆپ کە ستۆپی کرد و حەدی لەسەر دەژمێردرێ چەند حەدیش 1 2 3 4 5 6 لە 6 دەبێت و دەست هەڵێنی کە گەشتە 6 دەبێت و دەست هەڵێنی ینی من ئامادەم دەست بکەمەوە بەڵێ دوای حەکەمەکە بەردەوام دەبێت دەڵێ 7 8 لە 8 ئەتو تەواو ئیدی بێ حازر بی دەتەواو هۆشی خۆت هابێتەوە ئەو دیکە دوای هەشتی دەتوانێت لێ بداتەوە نا کە گەشتە هەشتی ئەتۆ هاتیەوە سەرحاڵ ئەو لە عەزەی حەکەمەکە دێ چاو لێ دەکات چاو لە گلێنی چاوت دەکات بینایی چاوت ئەو هەست پێ دەکات ئەگەر چاو خراپ هاتوێنەکە و چەند لە عەزەیەکیش دەتێنتە پێش دەباتە پشتەوەی چەپ و ڕاست پێ دەکات ئەگەر زانی تەواوە جارێکش پێت دەڵێ ناوت چییە مەسەن بۆ نەمە پێت دەڵێ کاک ناوت چییە دەبێت جوابی دێ مەسەن بڵێ کاک محەممەدم من دەی بڵم ناو محەممەد ئەیەگە بەڵم عەلیم ئەو دەمی دەزانێت کە ئەتۆ عەلیمی محەممەدی هۆشیاری لەسەر جێ خۆی نەماوە ئەو لە عەزەی ئیدی یارەکەی تەواو دەکات دەست خۆش بەڵام ئەگەر دەستە تون کرد بەڵێ توت بەردەوام دەبم و قسەت دەگەڵ حەکەمەکەی کرد و دەگەڵ داوەرەکەی ئەتۆ دیسان بەردەوام دەبێت کاک کەیوان زۆر جار دەبینی بینەر وا هەست دەکا ئەم یاریە یەکسانە یا بە یەکسانی دەگاتە ڕاندی 12 بە یەکسانی تاوا دەبێت لە ڕووی ئەو خاڵانەی کە دەدرێت ئایا لەبێ شۆر دەگیرێت ینی مەشوەرەت دەکردرێت لەگەڵ کەسێکی تر ئەوەی کە دەستیەکیان بەرز دەکەنەوە یا لە کۆتاییدا ئەگەر بێت و یەکسان بێت چ شتێک دەبێتە ئەوەی کە یەکیان براوە بە یەکیان دۆڕاو بێ شتی وا هەیە بەڵێ شتی وا زۆر هەبوو دەبینی هەردوو لایب لە ئاستێکی زۆر باشدان و ئەو زەربانی کە دەگەڵ یەک گۆڕی ویانەتەوە بەرابەر بووە بەڵام لێرەدا دێن چاو لە چ دەکەن چاو لەوە دەکەن کە چیان زەربەی بە قوتری لێداوە
یعنی باشە لێدانەکان کە دەڵێن زەربە ینی لێدانەکان خاڵی تایبەتیانەیە بۆ نمون یەکدانە دوو خاڵی هەیە یەکدانە یەک خاڵی هەیە یەکدانە سێ خاڵی یاوە کە هەموو لێدانێک هەر خاڵ هەموو لێدانەکان هەر یە خاڵن بەس ئەگەر ئەو لێدانی کە لێتدا و خاڵێکت وەرگرت و ئەو توانی بەربێتەوە و حەدی لەسەر ژمادرا باشە ئەوە براوە دەبێت دەگەڵ ئەوە یەکدانە خاڵی لێ کەم دەبێتەوە خاڵێکی لێ کەم دەبێتەوە دووش ئەوە دەنەزەر دەگرن دوو دەستنە سەر ئەوەی کە ئەو یاریزانی کە چەهان جم و جوڵی جوانتر بووە لە نەزەر هوەری وە جوان هاتوتە خوارێ چەپڕاستی کردووە جوان بە دەوری لاعیبەکەیدا سوڕاوە ئەو لە عەزە 100% دەیدەن بەو لاعیبەی کە جوڵەی جوانتر بوو. کاکەیوان من بەیانیان حەبلی لێت دەم 500 ئەوە هەرچەند بۆ وەرزشێکی وەرزشوانێکی پیشەگەریانە کەمە بەڵام بۆ کەسێک من دەمهەیە ئەو حەز و ئارزویش بخەمە ناو خەڵک وەرزشەرەوە نییە تۆ ڕاب بکەی هەر ئەوە نییە بچی هۆڵی وەرشی دەتوانی لە ماڵە وەرزش بکەی 700 حەبل لێدان باشە باش نییە لێدان بەڕاستی ماشەڵڵای لێبێ عەدەدێکی زۆرە ینی ئەگە بێن تو ئەمە حسابی کەین ئاهانەکانە ماوەکان پێشە یاریکی کرۆسفیت هەبوو زۆربەی یاریەکانی کە بخوان لە سنتەرەکان بە سوڕەتی کرۆسفیدی ئەو یاری تەمرین دەکەن ئەو دەتوانی ویان 100 دانی لێدەن 500 لێدە ینی 4-5 بەرابەریوان باشە کاکەیوان بۆ ئەو حەبل لێژان قسەش دەفەرمێ ئەو حەبل لێدانە زەربانی دڵ دەباتە سەریە ئارەقەیەکی زۆر پێ دەکا چەوریش زۆر دادەبەزێنێت لاقەکانشت باریک دەکاتەوە گەڕان و شتە ئەستور بێ ینی چەوری و شتی بە شێوەی گشتی جوڵە هەیە لە دەستدا لە کێت زۆر باشە دەست خۆش بێ کاکەیوان بۆ نمونە پاڵەوانەتیە کە بتەوێ خۆی بۆ ئامادە بکەی لە ئاستی کوردستان بەشداریشتی کردو پلەیەکەمیشت بەدەستێناوە چەند ڕۆژ خۆی بۆ ماندوو دەکەیت یا مەسەلەن بۆ نمونە ڕۆژانە چەند سەعات تۆ تەمرینی بۆ دەکەی ئارەقەی بۆ دەڕەژی تا بەشداری پاڵەوان تێک دەکەی ئەمە هەموو ڕۆژێ 1.5 ساعت تەمرینی ڕۆژانەمان هەیە باشە بەڵام کە نزیک 1 مانگی بتوڵی بووینەوە تەمرینەکانمان چڕ دەکەینەوە ئیدی بە سوڕەتی فشوردە و زەخت لە خۆمان دەکەین و جوان تەمرینەکانمان زیاتر باخ پێ دەین و ئەو دەمی تایمێکی دیکەشی لە سپەینان پێوە زیاد دەکەین یعنی سپەینان دەکەینە هەڵاتن و غاردان لە پارکەکان و ڕووشەوانەش دەیکەینە تکنیک و قوت کاکەوان هاتشۆی مهاباد دەکەی جار نامهوێ قاچاقت بکەم بەڵام ئەو پرسیارش هەر لێ دەکەم لە وێنەیەکتدا لە فەیسبوک بینیم تۆ ڕکابەرێکی ئێرانیت هەیە ئاڵای ئێران بە ئاڵای ئێران بابزان بەشتای دەکات تۆ بە ئاڵای کوردستان بەشتای دەکەی نامێ قاچاقت بکەم باشە لێرە بردووتەوە یا دۆڕاندووتەیە ئەو ڕکابەر ئێرانەکەت چۆن بوو ئاستی چۆن بوو ئاستی زۆر باش بۆ یەکێک لە هەر یاریزانەکە باشەکانی ئێرانێ بۆ لە تیمی منتەخەبی ئێرانەدا بوو بەڵێ یارەکەمان بردەوە یارێکی زۆر قورس بوو بەڵام ئەمە هەر بە ئاڵای کوردستانەوە بەشداری بتوڵەتەکانم کردو هەمووان بەڵێ بەشداری بتوڵاتی تورکیەشم کردو لێش هەر لەگەڵ یاریزانی تورک هەر بە ئاڵای کوردستانەوە لە ناو خاکی تورکیا بەڵێ دەست خۆش بێ وردە بەرەو کۆتایی بەرنامە دەچین قسەکردن لەگەڵ جەنابەت بڕات هەبێت چاوڵێ من هیچ پرسیارێکم ئامادە نەکردووە ها بۆ هەندێ میوان پرسیار و شت ئامادە دەکەم بەڵام حەز دەکەم زۆر خۆمانەتر قسە بکەین وەرزشی بۆکسێنی کوردستان چۆن دەبینی و کەم و کوڕەکانی چین بە بڕوای تۆ هێستا حالیان وەرزشی بۆکسینگ زۆر باش بووە الحەمدولله لە یاریەکانێکی بۆکسینگ و متاوانە باشترە باش پێشکەوتۆ و لە خودی عێراقیشنا باخی پێدەن بەڵام هێستا لەو باشانە نیە چونکە نەبوونی سپانسێر وا دەکا کە ئەمە زۆر لە بتوڵاتەکانی دیکە نەتوانین بەشدار بین بسم بۆ نمونە بتوڵەیەک دەبێت لە وڵاتی ئازەربایجان و ئەرمەنستان وانە ئەمە ناتوانین بەشدار بین چونکە لە نظر مادی و پارەیەکی زۆری دەوێت سپۆنسەرتان نییە نیمانە هەش بێ
کەممان چی بەو دایک و باوکانە دەڵێ ئێستاوە بەرە و پشووی هاوینە دەچین 3 مانگ پشووی هاوینە بڕاتە بێ ئەرێ کاکە منداڵ خواردویان چیان پێ دەڵێ ئەوەی کە بەبێ ترس مناڵەکانیان بنێرنە ئەو دەورانەی کە دەکردێتەوە بۆ بۆکس بۆ کیک بۆکسینگ بۆ کاراتی بۆ تایکواندۆ ئەوەی کە تیان بگەێنی ئەم وەرزشە وەرزشێکە کۆنتترۆل کراوە ئەوە نییە تۆ هەرکە چویە ناو بۆکس لوتت دەشکی ئەوە نیە هەرچوویە ناو کاراتی ملت دەشکی و ئەوانە پێشترش هەمێش ئەوە ئیشارێک ئە بۆ شتێ بکەم ئەگری ئەو یاریزانە لە تەمەنیکی بچووکەوە دەست بە یارێکی بکە بە هیچ کات کەپۆی ناشکێ چونگێ بە چ دەلیلێکا محەممەد چونگە بەرگری بە قوت دەبێ یاریزانێک کە بەرگری بە قوت بوو هیچ کات کەپۆی ناشکێ بۆیە لە تەمەنی منداڵی زۆر 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 گرنگیاگەت و منداڵەکەت بەرەو ئەو یاری مەسەلەن نیشاندی و پێی بڵێ کە مەسەلەن ئەنجامی دات و بیکە کاکێوان جاراندا کو دەگە مناڵەکەمە دووسێدانە شوختی لە دەموچاویدانە بێرەوە پیاوانی ناچێ بەڵام کە باسی پیاومان کرد ئەم وەرزشە بە هەر حاڵ لەناو ئافرەتانیشدا باوە و هەیە و لە هەموو وڵاتانی دەرەوە تەنانەت لە تورکیا لە ئێراندا لێرە لە کوردستان لایەن ئافرەتانەوە تا چەند پێشوازی لێکراوە وەکو ئاگادار بم لە سولەیمانی 4-5 زانە ئافرەتمان هەیە پلی یەکەمی کوردستان و حتا پلی یەکەمی عێراقشان هێناوەتەوە دەستیان خۆش وەکو بزانم پلی دووەمی ئاسیاشان هێناوەتەوە یعنی لە ئاستێکی زۆر باشدانە کۆمەڵک ئافرەتێکمان هەیە لە کوردستاندا زۆر بە یاری بۆکسینگ دەدەن بەڵام ئەمن وەکو باست کرد کە پیشنهادێکت بۆ دایک و بابەکاندا هەیە ئەمن بەحیز عنوان پێم باش نیە یاری پرۆفشنال بکەن ئەو یاری پرۆفشنال بۆ کەسانێک دەبن کە بیان هێوی لە نەزەر مادی وە زۆر زۆر پارەیەکی باش پەیدا بکەن بەڵام لە نەزەر ئاکادیمیایەوە یعنی ئەوەی کە مەسەن هیچ پێکانێک کێشەیەکت بۆ دروست نەکە وەرزشی ئاکادیمی بۆکسینگ زۆر 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 شتێکی باشە هەم دیفاعت بە خۆ دەکا هەم باش دەبێ هەم بەبێ پێکان و کێشە و ناخۆشیە کاکێوان دوایین پرسیارم خەون ئارەزوو حەز ئاوات ئی کاکەیوان چیادا وەرزش وەڵڵاهی خەونیمە هەر ئەوەیە هەنەکان ئەو وەرزشە وەکو تەفریحێکە بۆمەیە ینی وەکو ئەوشتانی کات بەسەربردنێکی خۆش کات بەسەربردنێکی خۆشی مەیە یعنی ئەمەگە بم هەیە کاتێکی بەتاڵم هەبێت کە مەسەن کاتێکی خۆش لە جگایەکی بەسەر بەرم دەچم ڕاضی دەکەم دەچم یاری بۆکسینگ دەکەم دەچم سپارینگ دەکەم جا بۆیە یەکێک لە ئارزوەکانی من ئەوەیە کە بتوانم لە مەراحلی باڵا بتوانم بەشداری بە وڵاتەکان بکەم ڕیشت ئەوە چەندێکی کیسپی بۆ ئەوە ئی تەمەنەیە ئەوە خەفەتە لەوانی چم بڵم شانی تەمەنە بێ کاکەیوان سەید ئەحمەدی زۆر زۆر خۆشحاڵ بووم لە کوردستان 24 بەبێ جیاوازی پێشوازیدا هەموو تاکێکی کوور دەکات چه کوردی ڕۆژهەڵاتی بێت چی کوردی باشوور و باکوور و ڕۆژ ئاوا بێت هەندێ دەنگۆی ناشرین و ناحەز و شتیوە پەیدا بۆی ئەو دەڵێ ئەوە عێراقی ئەو دەڵێ ئەوە ئێرانی ئەو دەڵێ ئەوە سووریا و ئەوانە لە ڕاستیدا جگە لەوەی کە خۆمان دڵتەنگ دەکەین بەو شتانە یە خۆمان بە بچووک دەزانین پیشان دەدەین ئەوە هیچی تری نییە هەر بۆیە من بە ئەنقەز جەنابتم بان کرد خەڵکی سابڵاغی مەهابادی لێرە لە هەولێر لە پایتەختی کوردستان لە کوردستان 24 پێشوازی لێکرا تۆ سەرکەوتوبی هەروەها ئێوە ئازیزانی خۆشەویستیش ساغ و سەلامەت و تەندروست بن کوردستان هەر ئاوادان بێت